تا دێت ڕێگاوبانەکانی نێوان شار و قەزاکان بەهۆی نۆژەن نەکردنەوەیان و دووساید نەکردنیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕووە و خراپتربوون دەچێت و ساڵانە چەندین قوربانی و ڕووداوی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. ڕێگای نێوان کەلا سلێمانی کە ڕێگایەکی ستراتیژیە و ڕۆژانە هاتوچۆی هاوڵاتیان و ئاڵوگۆڕی بازرگانی زۆری لەسەرە بەهۆی تەواو نەکردنی پرۆژەی دووسایدکردنی ڕێگاکە و نۆژەن نەکردنەوەی لە ماوەی 70 ساڵی ڕابردوودا ڕۆژ لە دوای ڕۆژ ڕۆ و داخوران دەچێت و هەر جارە و بەشێک لە ڕێگاکە تووشی داخستن دەبێتەوە و هاوڵاتیان دەبێت ڕێیەکی دوورتر ببڕن بۆ تێپەڕین لە ڕێگاکە. مەترسی سەرەکیش پردەکانی نێوان ڕێگاکەیە کە 18 پردی گەورە و بچووک ڕێگاکەیان بەیەکەوە بەستۆتەوە. وە کۆی پردەکان لەسەر ئەو ڕێگایە کە 18 پردا بەهۆی ئەوەی کە ئەم پردانە ساڵانێکی زۆرە دروستکراوە کە تەمەنیان زیاتر لە 70 ساڵە و بە هەمان شێوە بەهۆی ئەو هێڵە بوومە لەرزەوە کە ئێستا دەڤەری گەرمانی کەوتوتە سەر کە بە شێوەیەکی بەردەوام دووبارە ئەبێتەوە و بەهۆی ئەو باران و لافاوە کە دەڤەرەکەی بردێتەوە کۆی پردەکان کە 18 پردە لەژێر مەترسیدایە. شۆفێران نیگەرانن لە خراپی ڕێگاکە و بە مەترسی سەرەکی دەزانن بۆ ژیانیان چونکە بەشێکی پردەکان بنکۆڵ بووە و نزیکە لە هەر ساتێکدا بڕوخێت. ڕووداوە سروشتیەکانی ئەم دواییانەش هێندەی تر پردەکانی ڕووە و وێران بوون بردووە. ئەم پردانە بەڕاستی گرفتێکی زۆری بۆ هاتوچۆی شۆفێران دروست کردووە بە تایبەتی ئێمە کە ڕۆژانە زۆر بەسەرم پردایەوە ڕۆین ئەگەری هەر دەقەیەیە هەموو دەقەی ئەگەری ڕوخانی هەیە ئەم پردە حیسی قەیەکی لەسەر نییە. بەڕاستی ئەمە ڕۆژانە زۆرە دێن بەسەرم پردا چاڵ و چۆڵی تیا خاوێگەی تۆ سیارە لە دواوە تێ خەریکەدا بەناوخۆ دایتر ئاوە کێشەی زۆری بۆ ئێمە دروست کردەوە بۆ شۆفێران. ئیترامە جادەیەکی ڕێسیە دەربەندیخان کەلاریشە بەڕاستی پێویستەکە حکوومەت ئاوڕێک لەم پردانە بدات و لە بەرەوەی ڕێگەی سەرەکی ئەمە شارەکانە ڕێگەیەکی سەرەکیە شۆفێران زۆر هاتوچۆی بەسەراگەن. وتەبێژی هاتوچۆی گەرمیانیش هۆشیاری دەداتە شۆفێران بۆ بەکارهێنانی ڕێگاکە و داوا لە شۆفێران دەکات بە وریاییەوە بەسەر پردەکاندا بڕۆن و لە کاتی باراندا ڕێگا جێگرەوەکان بەکاربێنن. ڕاشی دەگەیەنێت تەنیا ساڵی ڕابردوو لەو ڕێگایە 15 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. شارڕێگەی گەرمیان بۆ سلێمانی کە یەکێک لە قەرە باڵغترین ڕێگاکاندانرێت لە کوردستان چەندین پردی تێدایە. ئەم پردانە بەپی سەرچاوانەی کە لە ڕێگاوبانەوە دەستمان کە دەگەڕێتەوە بە سەرەتاکانی سەدەی ڕابردوو ئێستا بەهۆی ئەو لافاوە بەهۆی ئەو لۆدەزۆری لەسەر ئەو پردانەیە بەشێک لە پردەکان بەرەو خراپبوون دەچن وەکو بینیمان لە پێش مانگێک بەهۆی لافاوێکی لە پردەکان ڕووخا. قسەی ئێمە لێرەوەکو هاتوچۆ ئەوەیە داواکەن لە شۆفێران کە بە حەزەرەوە لەسەر ئەو پردانە خێرایەکانیان کەم بکەنەوە. ئەگەر هەست بە مەترسی دەکەن ئەوە توانن نەڕۆن لە کاتی لافاو ئەمانە توان بەکاری دێنن واتە بێ بە حەزەرەوە ئەو پردانە بەکاربێنن چونکە هەنێک تاسێ بۆ دروست بووە و هەر بەپێ ئامارەکانی ئێمە لەسەر شارڕێگەی گەرمیان بە سلێمانی ساڵی ڕابردوو واتە 2018 15 کەس گیان لێدەستدا لەسەر ئەو ڕێگەی. ماوەی 7 ساڵە بڕیاری دروستکردنی ڕێگای نێوان کەلا سلێمانی دراوە بە تەواوبوونیشی مەترسی ڕێگاکە کەمتر دەبێتەوە و تا ڕادەیە گیان و ماڵی هاوڵاتیان پارێزراو دەبێت.